بەحکم ئەوەی گۆمەکە زۆر گەورەیە ماوادیان لێبردێ گۆمەکە قۆلە وەکو سەدەک لە پێشی هەیە ئاوەکە زۆرە ناوی گر بوویتەوە ئێمەش بەخۆمان کە گەڕین و گومانمان لێکرد کات شتێک لێرە هەبی ئینشاءالله ئێستاوا لەگە تیمەکانی حکوومەت بەرگری شارستانی هەولێر و قوشتەپەوانە هەموو شتە هینایە ماوادەکانە هیناکە ئاوەکەی بەتار بکەن ئێستاوا خەریک ئاو بەتارکردنەکەن ناو گۆمەی خەرک هەموو هاوکارمان بووە ئێستاش خەرچی خێرخواز و خزم و دۆست و تیمەکانی حکوومەت و لە هەموو شوێنەکانی کوردستان تیمەکانی حکوومەت و هەموو خەرک هاوکارمان بوون بەڕاستی ئێستاش لەگەدابیەوە بۆ 37 ڕۆژ دەڕواتن هە لە دوای دانەری دەگەڕێن بە خۆمان و خزمەکان و هەموو لایەک کاکنەبەس لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە ئاگادار کردەوە بەڵام پێشتریش باسم کرد لەبەر نالەباری کەش و هەوا نەمانتوانی بێن و دەبینی شوێنەکەش ئاقارە ئەستەم بوو بۆ هاتوچێ ئۆتۆمبیل بگەینە ئەم شوێنە بەڵام ئێستا لێرێن ئەو گۆماوە گەورەیە بەتاڵ دەکەن پشکنینی تەواوی خۆمان دەکەین و کاکنەبەزوانش لەگەڵمانە بۆ دڵنیایی خۆمان.